ئەگەرچی لە ماوەی ڕابردوو زۆرترین کۆبوونەوە لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکان ئەنجامدرا، بەڵام تا ئێستا ناتەبایی و ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان چارەسەر نەکراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی دەزانێت چیتر بەرژەوەندیە حیزبەکان ڕێگر نەبن لە بەرامبەر یەخستنی نێوماڵی کورد و کۆتایی هێنان بە کێشەکان. پێویستمان بە یەکڕێزی و تەبایی و یەکدەنگی هەیە لە ناو هەرێمی کوردستاندا بۆ سەرخستنی پرۆسەکەمان بۆ دەربازبوون لە مەسەلە قەیرانی سیاسی و دارایی کە ئەمڕۆ دووچاری باشووری کوردستان بووە. بەداخەوە هەندێک لایەنی سیاسی لە باشووری کوردستان ئەوەندەی کە بیری حیزبایەتی زاڵە بەسەر بڕیاریان و بەسەر بیرکردنەوەیاندا هەندە لە خەمی مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکە نین. لە ماوەی 3 ساڵی ڕابردوو بەشێکی زۆری ئاڵۆزیە سیاسیەکانی نێوان حیزبەکان قوڵتر بوونەوە. تەواوی لایەنە سیاسیەکانیش بانگەشەی بنبڕکردنی ناکۆچەکانیان دەکرد. پاش بەڕێوەچوونی یار کۆبوونەوەیەکیش ئومێدیان بە هاوڵاتیان دەدا کە نزیک بوونەوە لە کۆتایی هێنان بە ئاڵۆزیەکانی نێوانیان. بەشێکی زۆری حیزبەکانیش ڕایان وایە کورد لەم قۆناغی ئێستا بە یەکگرتووی ماف و دەستکەوتەکانی پارێزراو دەبێت. یەکڕیزی و تەبایی و یەکەڵوێستی نێوان هێز و لایەنە سیاسەکان ئێستا خواستێکە کە بڕوا دەکەم هەموو هێز و لایەنە سیاسەکان ئیدعای بۆ دەکەین، بەڵام کەمترین هەنگاوی بۆ دەنین کەمە ڕەخنەیەکە لە هەموو هێز و لایەنە سیاسەکان دەگیرێت و کاریگەریشی هەبووە لەسەر ڕەوشی سیاسیمان، ڕەوشی عسکەریمان، ڕەوشی ئابووریمان، ڕەوشی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان. نەبوونی متمانەی سیاسی لە نێوان حیزبەکان زیاتر ئەو هەنگاوانەی دوورتر کردوتەوە بۆ گەیشتنەیەک و نزیک بوونەوەیان. ڕوولار لایەنێکی سیاسیش بکەیت پرۆژە و بەرنامەی چارەسەری کێشەکانی لایە. ئەوەی دانیشتوانی هەرێمی کوردستانیش ساڵانێکە داوای دەکەن کۆتایی هێنانە بە کێشەکانی نێوانیان و یەخستن و ڕێخستنەوەی نێوماڵی کووردا. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.